خۆی دژە بەکتریا یەکێکە لەو دەرمانانی کە درێژخایەن نیە تەنها لە کاتی هەوکردنا بەکاردێت پاش ئەوەی کە پشتڕاست دەکرێتەوە کە هەوکردنەکە هۆکارەکەی بەکتریایە و دەرمانی گونجاو بۆ هەوکردنە دائەنرێت و بۆ ماوەی کۆرسەکەی چەند ڕۆژێک ئەخایەنێت. ناکرێت دەرمانێکی درێژخایەن بێت و وەکو درێژخایەن مامەڵی لەگەڵا بکرێت کە بەداخەوە لە وڵاتی ئێمە ئەم شتە زۆرە بینرێت. هەوکردن بۆ هەوکردن فەرقەکە هەوکردنمان هەیە ئاسانە لاوانێ بە چەند ڕۆژێک هەوکردنەکە کۆتایی بێ بە دەرمان و هەوکردنیشمان هەیە کە بۆ ماوەیەکی دوور و درێژتر بەتایبەت هەوکردنی پێیەکان وەکو برینی شەکرە کە لەوانەیە بۆ ماوەیەکی درێژتر بەکارهێنانی ژە بەکتریایی بوێت. خۆی دەرمانی ژە بەکتریا بۆ یەکەم جار لە ساڵی 1928 لەلایەن ئەلێکساندر فلێمینگ یەکەم دژە بەکتریا کە دۆزراوەتەوە پەنسلین بووە و دوایەوەی کە کۆمەڵێک تاقیکردنەوەی بەسەرا کراوە لە ساڵی 1940ەوە دەست بە بەکارهێنانی هێن کراوە وەکو مادەیەکی دژە بەکتریا، بەڵام لە چەند ساڵێک لە دوای بەکارهێنانی بۆ یەکەم جار ئاگاداری بڵاو کرایەوە کە بەکتریاکان تووشی بەرگری بوون بەرامبەر ئەو دەرمانە کە ئەمە پێڵەن ئەنتیبیۆتیک ڕێزیستەنس و ئێستا یەکێکە لە خاڵە زۆر ترسناکەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانیش WHO هۆشداریە و لە ساڵی 2011ەوە کە لەوانەیە بۆ ساڵی 2050 ببێ بە سەرەکیترین هۆکاری مردن لە ناو مرۆڤەکانە. ئەویش بەهۆی زۆر بەکارهێنان و بەرفراوانبوونی بەکارهێنانی مادەکانی دژە بەکتریا کە ئەمە ژوای کردو بەکتریاکان بەڕاستی بەرگری دژی ئەو دەرمانانە دروست بکەن. بۆیە دەرمانی دژە بەکتریا ئەبێت زۆر بە گرنگی و مامەڵی لەگەڵا بکرێ و نابێت لە ژێر سەرپەرشتی هیچ کەسێکا بێچکە لە پزیشکی پسپۆر لەو بوارەیە بەکاربهێنرێت بەڕاستی. خۆی لە ڕاستیدا کەوتت هەوکردن بە بەکتریا کۆمەڵێک خاصیت و نیشانی خۆی هەیە لە کەسەکەیە کەش بەرزبوونەوەی پلەی گەرمایە، ئاراقکردنەوەیە، بێتاقەتی و بەهێزیە لەگەڵ کۆمەڵێک نیشانە تایبەت بۆ کۆئەندامی کە هەوکردنەکە تووشیوە. بۆ نمونە بەتایبەت لە ئافرەتانە کە هەوکردنی کۆندامی میز و میزەڕۆ هەیە کۆمەڵێک نیشانەیانە بێ، یاخود ئەگەر کەسەکە جگەرە کێشێکی درێژخایەن بوو بێ لەوانەیە کۆمەڵێک نیشانی هەوکردنی سیەکانی هەبێت. بەڵام تۆ بێ پشتڕاستی بکەیتەوە کە هەوکردنەکە بە بەکتریا اینجا تۆ ئەتوانیت ئەو دەرمانە بێ بۆ کەسە. بۆیە ئێمە جاری وە پەتایەکی وەرزی ئەگرین، پەتایەکی ڤایرۆسی ئەگرین بۆ چەند ڕۆژێک بە هیچ شێوەیەک پێویست ناکات و ئەنتیبیۆتیک بەکاربێنی، چونکە ئەم دژە بەکتریایە بە هیچ شێوەیەک بۆکو دژە ڤایرۆس کار ناکە، تەنها لە یەک کاتا بەکاردێ ئەگەر تۆ هەوکردن بە بەکتریا هەبێ لەگەڵ ڤایرۆسەکەیە. بۆیە بێت زۆر بە وریایە و مامەڵە لەگەڵ ئەو بابەتەیە بکرێ، چونکە بەداخەوە ئێستاوی ئەیبینین تەنانەت یەک ڕۆژە پەتایەکی وەرزی هەیە دەستەکە بە بەکارهێنانی ئەنتیبیۆتیک، یاخود بەس هەست بە بێتاقەتێکەکە دەستەکە بە بەکارهێنانی ئەنتیبیۆتیک کامل لە کۆتاییدا ئاکامەکانی زۆر قورسە بێت لەسەر ئەو کەسە. لەوانەیە لە درێژایی تەمەنیا تووشی چەند جارێک هەوکردنی قورس ببێت و بە هیچ شێوەیەک جوابانی نەبێت بۆ هیچ دەرمانێکی ئەنتیبیۆتیک لەوانەیە بێتە هۆی گیانە دەزانی ئەو کەسە. لە بەکتریاکان بەگرگری دروستەکەن لەبەرەوەی کە تۆ زۆرت بەکارهێنا بەکتریاکە کۆمەڵێک گۆڕانکاری لە خۆیاکەیتر لە ئەنزیمەکەیا بێ لە بەرگی پرۆتینەکەیا بێ کۆمەڵێک گۆڕانکاری لە خۆیاکە کەیتر ئەو دەرمانە بە هیچ شێوەیە کاریگەری نامێنێ لەسەر بەکتریاکە. لە ڕاستیە خۆی ئەنتیبیۆتیک نەبێتە هۆی زوو چاکبوونەوە لە پەتاوەرزیەکانە، نەبێتە هۆی کەمبوونەوەی ئازار کە ئەمە لای خۆمان ئەم دووشتە زۆر باوە. بەڵام زۆری بربڵاوی دەرمانی ئەنتیبیۆتیک لە وڵاتی ئێمەیە و بەکارهێنانی لەلایەن هەموو کەسێکەوە بەبێ هیچ ڕەشەتێکی پزیشکی ئەمە وای کرۆ کە زۆر بەکاربهێنرێت. بەڵام ئەمە لە هەموو وڵاتێکە ئەم شتەوانیە، هەندێک وڵاتی گەر کەسەکە ڕەچەتێکی پزیشکی پێ نەبێت و دەرمانەکە ئاماژەی پێ نەکراوی بە هیچ شێک دەرمانی ئەنتیبیۆتیک نادرێتێ. بەڵام ئێمە تۆ بەدڵی خۆ دەتوانی بڕۆی ئەنتیبیۆتیک بکڕیکە، ئەمە شتێکی زۆر خراپە بۆیە کەسەکان زیاتر بەکاری هێنن وەک لەوەی کە پێویستە. تۆ لەوانەیە بە هەموو تەمەنت لەوانێت تەنها 2 جار بۆ 3 جار پێویستت بەکارهێنانی دەرمانی ئەنتیبیۆتیک بێ، بەڵام لای ئێمە سێرەکەی هەموو هەفتەیە کۆرسێک بەکارهێنێ. بۆچی؟ لەبەرەوەی دەستکەوتنی دەرمانەکە ئاسانە، ئەمە ژوای کرۆ زیاتر خەڵک بەکاری بهێنێ. ئەشتەکە بەداخۆ وا هاتووە ئەگینا ئەگەر کەسێک تەنها کەمێک بخوێنێتەوە لەسەر مادەی دژە بەکتریا بەڕاستی تێگا کە دژە بەکتریا نە ئازار شکێنە، نەوەی لەرزوتاکەم بکاتەوە و نە ئەوەشە کۆرسی نەخۆشیەکەم بکاتەوە، تەنها لەو کەسانیان نەبێت کە هەوکردنی بەکتریان هەیە. هەر ئەندامێک لە ئەندامەکانی لەشی مرۆڤ ئەگەر هەیە تووشی هەوکردنی بەکتریا ببێ، لە چاوتەوە، لە نینۆکتەوە، لە کۆندامی هەناسەوە، لە کۆندامی هەرسەوە، تەنانەت لە میز و میزەڕۆوە، تەنانەت لە بڵێن کۆمەڵی هەوکردنی ژنانەمان هەیە، هەمووی معارەزە بۆ ئەوەی کە تۆ تووشی هەوکردنی بەکتریا ببی و بە پێی ئەندامەکی کە تووشە بێت کۆمەڵێک نیشانەت ئەبێت. بەڵام ئەمە زۆربەی کاتەکان بە وەرگرتنی زەرعە، ئیتر زەرعەکە ئایا لە میزایە یاخود لە پیسایە یاخود لە خوێنایە یاخود لەو شوێنەیە کە برینەکەی تا دروست بۆ تۆ زەرعی لێ وەرگی سەرەکەی گەشەی بەکتریایەک دەرئەچێت. ئەوەی کە ئاماژەی پێکرێ ئەگەر وا بڕوە بەم شێوەی ئێستا لە ساڵی 2050 ئەبێت یەکەم هۆکار بۆ گیانە دەستانی مرۆڤ.
و ئەخەمڵێنرێ بە سەر و لە 10 ملیۆن مردن لە ساڵێکە بەهۆی دروستبوونی بەرکری بەکتریا بەرامبەر ئەو دژە بەکتریانی کە ئێستا هەیە. بۆچی ئەگەر تۆ سەیرێکی ئەو ئەگەر بخوێنی تۆ مەقالەی تازەترین مەقالەی ساڵی 2022 لە مانگیەکە کە دەرچووە لەسەر ئەنتیباتیک لە دوای ساڵی 1970ەوە گەشەیەکی زۆر نابینین لە دروستکردنی دژە بەکتریای تازەیە. یعنی ئەوەی کە هەیە ئەوەیە کە پێشتر بەکار هاتووە. بۆیە بەکتریاکان زۆر ئاشنان بەم دەرمانانە و ئەمە واکە کە بەرگری دروست بکەن. بۆیە زۆر گرنگە کەسەکان تا ئەتوان خۆیان بە دوور بکرێن لە بەکارهێنانی دژە بەکتریا. بەتایبەت ئەوەی کە ئێستا زۆری بینین لە مناڵیشا زۆر بەکارهێنرێ کە ئەمە بەڕاستی زۆر ناخۆشە. بۆچی لەوانەیە لە تەمەنی گەورەترا و مناڵە تووشی ئەوکردنێک ببێ بەڵام ئەمەنێ و دەرمانە بەکارهێناوە بەکتریاکە تووشی بەرگری ئەبێت. بۆیە هیچ ئیسفادێک لەو دەرمانە ناکە. بۆیە بەڕاستی تۆ ئەگەر کەسێک خۆی خۆش بێت و بە دوور بێت لە هەوکردن وا باشترە بە هیچ شوێ دژە بەکتریا بەکارێن تەنها لە کاتی پێویستە و لە ژێر چاودێری پزیشکی پسپۆرە. خۆی لە ڕاستیە دژە بەکتریا بە شێوەی بۆ نمونە دەرزی هەمانە، لە شێوەی شروب هەمانە بۆ مناڵ، لە شێوەی کەپسول و لە شێوەی حەبی شەمانە، تەنانە لە شێوی کۆمەڵێک مەرهەم و مادەش هەمانە کە بۆ پێست بەکارێت. بۆیە بەپی جۆری هەوکردنەکان شتەکان ئەگۆڕێ. لەوانەیە کەسەکە هەوکردنەکەی زۆر بڵین بەقوت بێت و ناڕەحەتی بکات و پێویست بکات لە نەخۆشخانە داخڵ بکرێ. لەو کاتانەیەمە بە شێوەی دەرزی و بە شێوەی مغەزی ئەکرێتە لە شی نەخۆشەکە و بۆ چەند ڕۆژێکی دیاریکرا و دوای ئەوەی کە تۆ ڕۆژانە متابعەکەین. ئەشکرێ بۆ مەگەر کەسەکە ڕاست هەوکردنی بەکتریایە بەڵام حاڵەتەکەی ئەوەنە قورس نییە کە داخڵی نەخۆشخانەکان بکرێ، ئەتوانی لە ماڵی خۆیان و بە شێوەی ڕەچەتە بۆی ئەنووسیت کە بڕی دەرمانەکە چەندی پێویستە، جورعەکە چەند بێ، جۆرەکە کامەیە و بۆ چەند ڕۆژ بەکاری بێنە. ئەنتیباتیکمان هەیە ڕۆژانە جارێک بەکارێ، ئەنتیباتیکمان هەیە 2 جارە، ئەنتیباتیکمان هەیە 3 جارە. ئەشکرێ هەنێک جار ئەشکرێ لە 1 جۆر زیاتر لە ئەنتیباتیک بەکاربێن لە ئیش بەپی جۆری هەوکردنەکەی. خۆی لە ڕاستیە پێکهاتەکە مادەیەکە کە دروستەکرێ و دژی بەشێک لەو بەکتریا بەکارهێنرێ. ئەکرێ گەشەی بەکتریاکە بۆستێنێ، ئەکرێ ببێتە هۆی کوژرانی بەکتریاکە. بەس کە تۆ زۆر بەکارت هێنا بەکتریاکە ڕایەت لەگەڵ ئەمەیە. بۆیە دەستەکە بە گۆڕینی خۆی، ئیتر گۆڕین لە پرۆتینەکەیەتی، گۆڕین لە DNA-یەکەیەتی، گۆڕین لە مەجموعەیەک لە کارە ئەنزیمیەکانیەتی کەوای لێکات دەرمانەکە کاری تێنەکات. بۆیە ئێمە ئەڵین وە باشتر زۆر بەکارنێ کە زۆر بەکار هات هەم بەکتریاکەش پێی ئاشنا بێت و زووتر دەرمانەکان ناسێتەوە و کەمتریش کاریگەری ئەبێ لەسەری بەڕاستی. خۆی وەکو دەرمانە بێ بەمەڵی لەگەڵا بکرێت، دەرمانیش نابێت تیشکی خۆر لێ بە، نابێت لە پلەی گەرمای زۆر گەرمیا و زۆر ساردە دابنرێت و باشتر دەرگای سەلاجیا دابنرێت و لە کاتی خۆیان بخورێت. ئەمە زۆر گرنگە. بۆچی؟ بۆی ینی ئەو ئەنجامی کە تۆ ئەتەوێ بەدەستی بهێنیت بەڕاستی و لە هەمان کاتیشا متابعی نەخۆشەکە زۆر گرنگە، نەک ئەوەی کە باش بوو نەچێتەوە بۆ لای پزیشکەکەی. چکە دوای ئەوە لەوانەیە پێویستمان بە فەحز بێ، لەوانەیە پێویستمان بە دووبارەکردنەوەی زەرعەکە بێ بۆی بزانین ئایا ئەو بەکتریا ماوە یا خود نەماوە. خۆی لە ڕاستیە کەسێک بۆ کەسێک جیاوازە، تەنها فیسیۆلۆجی لەشی جیاوازە. بیرمان نەچێت لە بەکارهێنانی ئەنتیباتیکێکی لە خەڵە زۆر گرنگەکان هەستیاریە. یعنی ئەکرێتەوە بە دەرمانێک هەستیاری نەبێ، بەڵام ئەگەر من بەکاری بێنم لەوانەیە ژیانم خاتە مەترسیەوە تەنان بێتەوە کاری مردن، لەوانەیە هەستیاریم بۆ دروست بکە. بۆیە زۆر گرنگە هیچ کەسێ دەرمانی کەسێکی تر بەکار نهێنێت. هەستیاری یەکێکە لە کێشەهرە گەورەکان لە بەکارهێنانی ئەنتیباتیکە. زۆر کەس هەیە لەوانەیە خوا نەخوازە گەر پەنسلین بەکاربێنێ پێی بمرێت، زۆر کەس هەیە لەوانەیە گەر بەکترین بەکاربێنێ پێی بمرێت، بەڵام کەسی تر هەیە هیچ کێشەیەکی نییە. بۆیە زۆر مهمە باسی هەستیاری بکرێت لە بەکارهێنانی دەرمانی ئەنتیباتیکە و بە هیچ شێوەیەکیش ڕێگە پێدراو نییە تۆ دەرمانی ئەنتیباتیکی کەسێک بۆ کەسێکی تر بەکاربێنی. چکە تۆ کە بۆت نووسرا بە پێی ژمارەیەکە ئەنووسرێت دەحەب ئەبێ ئەو دەحەبە تاو بکەیت، ئەمە کۆرسی ئەنتیباتیکەکەیەوە بێت تاوی بکەیت. ئەگەر تۆ هێشتا و یاد بە کەسێکی نزیکی خۆت واتە تۆ هیچ ئیسفادەیەکت لەو دەرمانە نەکردو. چکە تۆ کە کۆرسێک وەرەگری ئەبێ و کۆرسە بەو شێوەیە وەرگری و بەو ڕێجیمە وەریگری کە نووسراوە. بۆچی؟ بۆی گەشەی بەکتریاکە کەم بکەیتەوە و تەنانەت ببێتە هۆی کوژرانی بەکتریاکە. ئەگەر وانە بێ جارێکی تر بەکتریاکە گەشاکاتەوە لە ئەگەری گۆڕینی پرۆتینەکانی کاریگەری دەرمانەکەش نامێنێ لەسەری. لە ڕاستیا بەکارهێنانی ئەنتیباتیک کۆمەڵی کاریگەری لاوەکی هەیە، بیرمان نەچێت کە ئەمیش لە کۆتای هەر دەرمانەوە بەکارهێنرێ. هەموو دەرمانێکیش کاریگەری لاوەکی هەیە. یەکێک لە کاریگەریەکان بوونی هەستیاریە لە کەسێک بۆ کەسێکە گۆڕێ. کەسێک لەوانەیە هەستیاری بە یەک جۆر ئەنتیباتیکە بێ، هەیە لەوانەیە بە چەند جۆرێک لە ئەنتیباتیک هەستیاری هەبێ. یەکێکی تر لە کاریگەریەکان کاریگەریە لەسەر جگەر و بەرزکردنەوەی ئەنزیمەکانی جگەر و هەنێک جار دروستبوونی زەردووی. یەکێک لە کاریگەریەکانی تر لەسەر گورچیلەکانە کە چەند جۆرێک لە ئەنتیباتیکمان هەیە بۆ کەسێک ئەگەر گورچیلەکانی باش نەبێ یاخود خوا نەخواستە کێشەی گورچیلەی هەبێ، سستی گورچیلەی هەبێ و بەکاربێنێت لەوانەیە بێتە هۆی کێشە و تەنانەت خراپبوونی وەزعی نەخۆشەکە.
و یەکێکی تر لە کێشەکان لەوانەیە بێتە هۆی ئازاری سک و تەنانەت هەنێک جار سکچوون و دڵتێکەڵ هاتن ئەمانە بە شێوەیەکی گشتی ماکەکانی بەکارهێنانی ئەنتیبیۆتیکن. لە کۆتاییە ڕێنمایی من بۆ خەڵک ئەوەیە تکایە دوورکەونەوە لە بەکارهێنانی ئەنتیبیۆتیک بەبێ هیچ هۆکارێک، چونکە ئەمە لەوانەیە بێتە هۆی گیان لە دەستدانتان لە داهاتووە، چونکە لە داهاتووە لەوانەیە تووشی ئەوکردنێک بی بە هیچ دەرمانێک ئەو بەکتریایە نەتوانی زاڵبی بەسەریە و بێتە هۆی هۆکاری مردن. بۆ ئێسکاتان لێگەم دوورکەونەوە لە بەکارهێنانی ئەگەر هەوکردنێکی تەواوەتی بەکتریانە بێ پێویست ناکاتەوە دژە بەکتریا بەکاربێنی و دژە بەکتریا بە هیچ شێوەیەک نە ئازار شکێنە و نە کۆرسی نەخۆشیەکەت کەمەکاتەوە و نە دژە ڤایرۆسیە و نە بۆ پەتەی وەرزیش بەکارێت، بۆ یەتکاتە ئەتوانن لێ بە دوور بن.